لە درێژەی کار و چالاکیەکانی دەستگای سۆمای چاوانی لە قێڕانیە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان بەهۆی ساڵیادی دامەزراندنی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستانەوە هەروەها هاوکات بەهۆی نزیکبوونەوەی جژنی قوربانی پیرۆزەوە ئەمڕۆ هەڵسان بە دابشکردنی بڕی 3,225,000 دینار بەسەر 43 مناڵی بێباوك کە ئەکاتە هەر مناڵێک 75,000 دینار. ئێمە لێرەوە دەستخۆشی لە خێرخوازانەکەین، زۆر سپاسیانەکەین، خوای گەورە خێریان بنووسێ ئینشاءڵڵا ئەو هاوکاریانە بۆ مناڵی بێباوکە نێرن. بەهۆی نزیکبوونەوەی جژنی قوربانی پیرۆزەوە ئێمە ئەو بڕا هاوکاریمان دابش کردووە بۆ ئەوەی سوودی لێبێنن بۆ جژنی قوربان بۆ ئەوەی جل بۆ مناڵەکانیان بکڕن لە جژنایان چێشت و شتی جژنی پێ بکڕن.